ئەو منداڵانەی پێویستیان بە چاودێری وردی پزیشکیە ئیتر لێرە بەبێ بەرامبەر چارەسەریان بۆ دەکرێت. ئێرە نەخۆشخانەی جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵانە لە سلێمانی لە سەراستی ڕاگەورەترینێکی چاودێری وردی تێدا کرایەوە بۆ ئەو منداڵانەی کە بەهۆی کاریگەری نەخۆشیەکەیانەوە دەکەونە حاڵەتی بێهۆشیەوە و دەبێت بەم ئامێرە تایبەتانە چاودێری بکرێن و چارەسەریان بۆ بکرێت. ئەم بەشە بەشی چاودێری چڕە و 20 پێدا و هەموو کەسێک لە تەمەنی لەدایکبوونەوە بۆ نمونەوەی کە لەدایکبوونەوە تا 18 ساڵێمە چارەسەریانەکەین و بۆ ئەو نەخۆشانەیە کە ینی مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت و پێویستیان بە ئامێری هەنەسەدان و چاودێرێکی زۆر ورد و چڕە بێت بۆیە پێمای خزمەتێکی زۆر گەورەکە بە تایبەتی ئەمە لە دەرەوە تێچوویەکی زۆری هەیە و کەمترین خێزان ئەتوانێت تێچووی ئەم نەخۆشانە بکات لە نەخۆشخانە تایبەتەکان. تێچووی شەوێکمانەوەی منداڵەکەی دالێ لە نەخۆشخانەیەکی تایبەت لە نێوان 500,000 بۆ 3 ملیۆن دینارە بۆی ئەوەرکە مادیە قورسە و دالیا ناچار بووە وەک یەکەم کەس بێتم نەخۆشخانە حکومیە و بەبێ بەرامبەر چارەسەر بۆ منداڵەکەی وەربگرێت. وەڵا من وەکو یەکەم نەخۆش کاتومەتە ئەم بەشە تقریبا ماونونیەکە ئێمە گواستراوینەتە ئێرە و خزمەت گوزاری لێرە زۆر باشە و دەستیان خۆش بێت و لەسەر مناڵەکەی من هە لەسەر جیازی ڤێنتیلەتەرە و دەستیان خۆش بێ و دەستخۆشی لە کارمەندەکان و لە پەرستارەکان و دکتۆرەکانەکەین دەستیان خۆش بێ و زۆرنامە. یەکەی چاودێری وردی منداڵان لەسەر بودجەی پارێزگای سلێمانی فراوان کراوە و تەندروستی سلێمانیش کەرەسە و ئامێرەکانی بۆ دابین کردوون. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان 25 پەرستار و کارمەند و چارەسەرکاری سروشتی بۆ یەکەکە دامەزراندووە. بۆ بەشێکی تر لە کارمەندەکان کە توانم بڵم نزیکەی نیوەی ژمارە و کارمەندانەیە کە لەم یەکەیە کارەکەن بەسپاسەوە جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی ئەویش ئەرکی موچەی ئەو کارمەندانەی گرتوۆتە ئەستۆ کە ئەوانش ڕۆڵێکی زۆر گرنگ و یەک لاکەرەوە ئەبینن لە بەڕێوەبردننی یەکەکە. تێچووی بەشەنوەکە زیاتر لە 3 ملیۆن دۆلارە و ئەو کەسانی تەمەنیان لە 0 تا 18 ساڵە دەتوانرێت تۆمەر بکرێن. کردنەوەی ئەم بەشارکی سەرشانی کەسوکاری سەدان نەخۆشکەم دەکاتەوە کە پێشتر ناچار بوون بۆ چارەسەری منداڵەکانیان لە ماوەی چەند شەوێکدا بڕەپارەیەکی زۆر لە نەخۆشخانە تایبەتەکاندا خەرج بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا سلێمانی هێشتا ژماری بێتی چاودێری وردی کەمترە لە ژمارەی نەخۆشەکان. لێسەدا لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی زیاتر لە 70 بێت لێکەکانی چاودێری چڕبوونیان هەیە، بەڵام بە پێوتی لە پرساوانی تەندروستی پارێزگای سلێمانی بە گشتی پێویستی بە زیاتر لە 150 بێت هەیە. پلانیش وایە لە ساڵانی داهاتوودا نەخۆشخانەیەک بکرێتەوە کە 300 بێتی تێدا بێت و سەرجەم کێشۆگرفتەکانی ئەم نەخۆشانە چارەسەر بکات کە پێویستیان بە یەکی چاودێری چڕ هەیە. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.